لەم ڕۆژگارەدا خەڵکی دڵسۆز بۆ خەڵک زۆر کەمە، خەڵکی دڵسۆز و بۆ خوا سوڵحە زۆر کەمە. بە تایبەتی عەلمانیەت تەوژمی عەلمانی وای کردووە خەڵک تەنیا دنیا ببینێ، قیامەت نەبینێ، تەنیا خوا نەبینێ، تەنیا خەڵک ببینێ و ڕواڵەتی خەڵک ببینێ. بۆ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری دەبێت زۆر کار لەسەر خۆمان بکەین کە ئەو بەها ئیمانی و تەزکیە و تەقوانێ لە خۆماندا زیندوو بکەینەوە، بەرجەستەیان بکەین، خوا پشتیوان بێ. و جارێکی دیکە ئێمە ببین بە هەوێنێک بۆ ئەو کۆمەلگای خۆمان. ئەو کۆمەلگای ئێمە زۆر بەلاڕێدا بردراوە، زۆر پڕ کراوە لە زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد و خراپە. ڕۆژانە کار دەکرێت لەسەر هەڵۆشانەوەی خێزان، لەسەر لەخوا دوورخستنەوەی خەڵک، بە تایبەتی چینی گەنج. ئەوە ئەرچی ئێمەیە، ئێمە دشی ئەو شەپۆ لە مادیگەری و ئەو شەپۆ لە هەڵوەشێنەرەوەی ئیمان و ئەخلاق و خێزانە بەری پێبگرین. من چووم بۆ هەندێک لە وڵاتانی ڕۆژئاوا و تەماشای خەڵک دەکەی، هەمووی وا بیر دەکاتەوە کە تەنیا کەلەشێکە، تەنیا گەدە و داوێن و ژیرفانی هەیە. یعنی کە تێی دەفکری وات نایەتە بەرچاو بیر لە خوا و قیامەت و ڕوح و ئیمان و ئەوانە بکاتەوە. ئێستا ئاوایە. هەڵبەتە دەیانەوێت کۆمەلگای ئێمە شوالێ بکەن، کار دەکەن لەسەر ئەوە. تەوژمی عەلمانی حوکمڕان لەم وڵاتەدا لە هەردوو دەبەری سەوز و زەرد زۆر کار لەسەر ئەوە دەکەن کە ئەم کۆمەلگای ئێمەش وەکو ئەوێ لێ بکەن. بۆچی؟ بۆ زانیاریتان هەر کاتێ ئینسان پەیوەندی لەگەڵ خوادا پچڕا یا پەیوەندی لەگەڵ خوا کز بوو، خۆی لەلا سووک دەبێت. بۆیە ئەوانە زۆر کار لەسەرەوە دەکەن کە خەڵک لە خوا دوور بخەنەوە، لە ئیمان و ئیسلامی دوور خەنەوە، لە ئەخلاق و فەضائیل و سیفەتە بەرز و جوانەکانی دوور خەنەوە، تاکو وەکو داشی دامە بەدەست خۆیانەوە بێ وەچیان بێوێ پێی بکەن، وەکو قوڕی سەناعەوا بێ بەدەستیان، وەچیان بێوێ لێ دروستکەن.